زیاتر لە 30 کۆڵان ئێستا بڕیاری قیرتاوکردنیان بۆ دەرچووە. گەڕەکی دیلمان یەکێک لەو گەڕەکانەیە کە پێشتر قڕولیتێکی زۆر لەو گەڕەکانە بوونی هەبوو لە وەرزی هاوین تۆزێکی زۆر. ئێستا لەلایەن شارەوانی سۆران چەند کۆڵانی قیرتاو دەکرێن. ئەندازیاری پرۆژە لێرە ئایاد عەزیز لەگەڵ منە بۆ ئەوەی هەندێک گفتوگۆی لەگەڵ بکەم بزانم چەند پرۆژە چەند کۆڵان لە سەنتەری قەزای ناوەندی سۆران بڕیاری قیرتاوکردنیان بۆ دەرچووە. بەڕێز کاکەیاد سلااوت لێ بێت. چەند کۆڵان لە بە دیاریکراوی لێرە لە گەڕەکی بڵێم گەڕەکی دیلمان قیرتاو دەکردنەوە کۆی کۆڵانەکان تریش بۆ خۆی لە گەڕێکی دیلمان ئەو کۆڵانانەی کەماون ینی شۆڵدەریان لۆ کرا گەتەر و ڕسیبیان لۆ کرا مابوون بەس قیرتاوکردن و کەسەری هەبەوە ئەم پرۆژەیە بە خۆی دەڕێک قیرتاوکردنی چەند شەقامێکی جیاجە لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران لە سەرۆکات شارەوانی سۆران سەرپەرشتی دەکا. لێرانە تقریبی 8 بۆ 9 کۆڵانەکە لە گەڕێکی دیلمان ئەوڕۆ دەستن پێکردیا هەروە هەماوە لە گەڕێکی کۆڕەک هەمووی قیرتاو دەکەین. گەڕێکی هەرێمە هەندێک کۆڵانە هەندێک لە گەڕێکی کانیە هەمووی بە گوژمەی 959 ملیۆن و 350 هزار دینارە ئێستا لە باری جێبەجێکردنەوە ئینشەڵا بە ماوەی بخۆی 72 ڕۆژمان هەیە ئینشەڵا تەواوی دەکەین. ئەگەر پێم بڵێ لەبارەی کوالیتی قیڕەوە جەنابەت ئەندازیاری لێرە تا چەند ڕەچاوی ئەوە کراوە کە گرنگجیەکی زۆر بە کوالیتی قیر کوالیتی قیر هەموو ڕوبە ڕۆژانە فەحسی قیرمان هەیە فەحسی قیری دەکەینەوە هەروەها لە پاشەوەی کۆرمان هەیە کە کۆڕیشی لێ وەردەگرین ئەنی چاودێریەکی چۆر لەسەر قیرەکەی هەیە لەگە مقاولیش کە نایڵین هیچ ئەولای شتێدا بکرێن ئینشەڵا. سەلامەت بی زۆر بەخێر. ئەیاد عەزیز ئەندازیاری پرۆژە ئەمە یەکێک لەو کۆڵانانەیە کە لە گەڕەکی دیلمانی سەنتەری قەزای ناوەندی سۆران لەلایەن شارەوانی سۆرانەوە بڕیاری قیرتاوکردنی بۆ دەرچووە و لەم گەڕەکە 6 کۆڵان دەبێ و گەڕەکی کۆڕەکیش هەر لە سەنتەری قەزای ناوەندی سۆران خۆی لە چەند کۆڵانێک دەبین تۆ ئەوش کە ژماریان 17 کۆڵانە لە گەڕەکی کۆڕەک. بەڵێ ئەمە بوو کۆی ئەو دیمەنانە کە لە گەڕەکی دیلمان بۆتانم گواستەوە کە لەلایەن شارەوانی سۆران زیاتر لە 30 گەڕک لە 30 کۆڵان لە چەند گەڕەکێکی سەنتەری قەزای ناوەندی سۆران بڕیاری قیرتاوکردنیان بۆ دەرچووە و گەڕەکی دیلمانیش یەکێک لەو گەڕەکانەیە کە چەند کۆڵانێکی هەبوو ئێستا دەستکراوە بە قیرتاوکردن و چاوەڕوان دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوو ئەم قیرتاوکردنە بە کۆتا بێت.